سڵاو بەڕێزانم کاتتان باش بەرنامەی ڕۆماڵی هەفتەتان پێشکەش دەکەم. دابەزینی کتوبەری بەهای دیناری عراقی تەنها کاریگەری لەسەر بەرزبوونەوەی نرخ و شتمەک و کاڵەکان لە بازارەکاندا دروست نەکردووە، بەڵکو کەرتی وەبەرهێنان و خانوبەرە و هەروەها باقی کەرتەکانی دیکەش یەکێکە لەوانەی کە نەیتوانێت خۆی لە گوشار و هەروەها ئەو کاریگەریە گەورە ببێتەوە کە ڕوبەڕووی بۆتەوە. چین ئەو زیانانەی کە لە ئەنجامی دۆخێکی لەم شێوەیە ڕوبەڕووی سەرمایەداران وەبەرهێنەران و بازرگانانی ئێمە بۆتەوە. زیانەکە قەبارەی زیانەکە ینی بە دیاریکراوی چەندە؟ ئایا ئەم زیانە ئەوەندە قەبارەکەی گەورەیە کە وەبەرهێنەرێک ناچار بە پاشەکشێ لە پرۆژەکەی بکات و دەبێت حکوومەتی هەرێم بە تایبەتی ئەنجومەنی باڵای ئابووری وەبەرهێنانی هەرێم کە ئەوان ڕەنگە لە هەر لایەنێکی دیکە زیاتر معنی بن بەم بابەتە دەبێت چی بکەن، هەوڵەکانیان دەبێت چی بێت بۆ کەمکردنەوەی ئەو گوشارە ئابووری کە لە ئەنجامی دابەزینی بەهای دیناری عراقی ڕوبەڕووی بازار و جوڵەی بازارەکانی ئەمە هەروەها هەوڵاتیان بۆتەوە. ئاماژە پێدراوە ئابوووریەکان بۆ داهاتوو چی دەڵێن؟ ڕای شارەزایان و سەرمایه‌داران لەسەر کۆی ئەو دۆخەی کە ئێستا بە شێوەیەکی عام لە هەرێمی کوردستان و عێراق دەگوزارێت چییە؟ هەمومان دەکەماتەوەرێک و وەڵام لا میوانەکەم بەڕێز شێخ مستەفا شێخ عەبدوڕەحمان سەرۆکی یەکێتی هاوردە و نادنکارانی هەرێم وەردەگرم. کاک شێخ سپاس بۆ ئەم دەرفەتە. سپاس بۆ ئێوەی بەڕێزیش. کاک شێخ سەرەتا بۆ پرسیارە عامە دەست پێ دەکەم. ئەو دۆخەی کە لە ئەنجامی دابەزینی دیناری عێراقی دروست بووە، ئەمە تەنها هەروەکو باقی شتەکانی دیکە تەنها چۆنەڵی شەڕ بۆ خەڵکە عامە ڕەش و ڕووتەکە یاخود نەخێر بازرگانان و سەرمایه‌دارانیش چۆنەڵی پشتیشیان لەم زیانە ئابووریە بەرکەوتووە ڕوبەڕووی بەهای دیناری عێراقی بۆتەوە؟ بەناوی خۆی گەورە، دابەزینی بەهای دینار بەرامبەر دۆلار و کاریگەریەکی نەرێنی زۆر گەورەی هەیە لەسەر بازاردا و ئێستا ئەبینین بازار سستێکی گەورەی پێوە دیارە و لەگەڵ ئەوەشدا بازرگانان لە قەلەقی و دڵە ڕاوکێدان لەسەر ئەوەی کەوە چۆنی بتوانن کارە بازرگانیەکانیان بە ئەوکو جاران بەڕێوە بەرن، چونکە ئەوان چاوەڕێن تاکو دۆلار استقرار ئەبێ بۆ ئەوی بتوانن کارەکانیان لەسەر ئەو ئیستقرار و ئەو نرخەی کەوا دۆلار بەخۆی و ئەبینێ بتوانن کاری لەسەر بکەن و بازرگانانی ئێمە هەندێکی کەم لەوانەیە کاڵاکانیان پارەکانیان دەفع کردووە و کاڵاکانیان لە کۆگاکاندایە، بەڵام زۆربەیان بازرگانەکان ئێستا قەرزاری دۆلارن و ئەوانیش ئەبێ بە پێی ڕۆژ کاڵەکانیان بفرۆشن و بتوانن ئەو پارەی کە لەسەریانە حواڵی بکەن. باشە کاکشێک، ئەم دۆخە لە هیچ شوێنێکدا لە هیچ جێگێکدا بە ئاراستەی سوود و قازانجی بابەتی ئابووری و سەرمایه‌گوزاری لە هەرێمی کوردستان دەشتێتەوە یاخود نەخێسەر لەبەری ئەم بابەتە هەر چۆنەوەی نەهامەتیە بۆ دۆخی بازار، بۆ سەرمایه‌داران، بۆ ئەوانەی کە لە بزاوتی ئابووریدا کار دەکەن؟ ئێمە ئەوەی کە تێبینیمان کردووە دابەزینی بەهای دینار و بەرزبوونەوەی دۆلار کاریگەری خراپی بۆ سەر هەموو چینەکان دروست کردووە. ئەوە یەکەم زەرەرەومەند هاوڵاتیە موچەخۆرن کە ئەو کاڵایانەی کە ڕۆژانە ئەیان کڕی ئێستا لە بەرزبوونەوەدایە و نرخێکی بەرزی هەیە و بەنسبەت بازرگانیشەوە ئێستا وەکو جاران برەو بە کارەکانی نادا، بۆیە کارەکەی تا ڕادەیەک سستی پێوە دیارە و کاڵاکەی کە بەگران لەسەرەتی بە دۆلار و بە دیناری فرۆشێ بەگران ئەوەش ئەبێتە هۆی ئەوەی کەوا نەفرۆشرێ و جموجولی بازرگانی کەم کاتەوە. باشە کاکشێ خۆ یعنی بۆ نمونە پرسیارێکی منطقی خۆ ئەم بڕیارە ئەگەر ینی سەیری بکەن لە بنەڕەت بۆ دراوەکە بابەتی بەرهەمی ناوخۆی و برەودان با کەرتی ئابووری لە عێراق و ناوچەکە ینی ببوژێتەوە، ینی بۆ کەواتە بڕیارەکە ئەوەی لە سەرەتا داین ینی خەڵکی ئەمە ڕانەهاتوو لەگەڵ بڕیارەکە بۆی بەم شێوەیە زیانەکە ئەوەندە گەورە ئەوەندە قورسە و لە داهاتوودا چاوەڕێی چی دەکەن؟ ینی ئەم بڕیارە دەگونجێ بە ئاراستەی سوود و قازانج بشکێتەوە؟ بەرزبوونەوەی بەهای دۆلار بەڕاستی حکوومەت ئەو بەرنامەی بۆ داناوە ئالاساز بتوانێ بەرهەمە خۆماڵەکانی خۆمان زیاتر خەڵک ڕووی تێ بکە و بتواندرێ بەرهەمی خۆماڵی خۆمان بتوان بە شێوەیەکی بەرفراوان ساغ ببێتەوە لە ناو وڵاتی عێراقدا. بەڵام دەتوانێت ئەمە بکات؟
بەڵام ئێمە پرسیارەکەەوە لەوەدایە ئایا ئێمە بەرهەمی خۆماڵی خۆمان چی هەیە تا بتوانین ئێمە گرنگی پێ بدەین. یەکەم شت حکوومەتی عێراق ئەیتوانی یاسایەک دەرکە، یاسای حیمایی منتوجاتی محلی، واتە پارێزگاری لە بەرهەمە خۆماڵیەکانی خۆمان. ئەم یاسایە کە دەری کرد ئەنجا گرنگی بە گەشەی بەرهەمی خۆماڵی خۆمان بە تایبەتی کەرتی کشت و کاڵ بتوانێت زیاتر گەشەی پێ بدرێ تا بەرهەمی خۆماڵی خۆمان زیاد ببێ. و دووەم کەرتی پیشەسازی کارخانەی استراتیجی دامەزرێنرێ بۆی کەوا بتوانین ئێمە بەرهەمی خۆماڵی خۆمان هەبێ. ئێمە ئەگەر تێبینی بکەین لە هەموو عێراق و کوردستاندا کارخانەیەکی زۆر بەو شێوە استراتیجیە گەورە بەرفراوانەمان نییە تا بتوانین اعتیماد بکەینە سەر و بەرهەمە خۆماڵەکەی خۆمان بنێرینە دەرەوە. من لێدوانێکی وەزیری دارای عێراق دەکەم بە پرسیارێکی دیاریکراوە، دەڵێ بڕیارەکە بە ئامانجی بژانەوەی کەرتی ناوخۆ درراوە و بۆ ئەوەیە کە بابەتی هاوردا لە دەروە کەم بکرێتەوە. لە کاتێکدا عێراق پێم وابێ لە 95 زیاتریشی ینی بەرهەمەکانی هاوردەکراوە. ینی ئەم بڕیارێکی دروست بوو دەتوانێت ئامانجە بە پێکێکە حکوومەتی عێراقی بانکی ناوەندی لە پێناویدا ئەم بڕیارەیان داوایانی حکوومەتی عێراق وەکوتم ئەبێ لە پێشا گرنگی بدایە بە بەرهەمی خۆماڵی، واتە بەرهەمی خۆماڵی خۆمان زۆر ببوایە ئەنجا بەهاتە لەلایەکی ترەوە بەرنامەی دابنایە بۆی خەڵک ڕوو بکەنە بەرهەمی خۆماڵی خۆمان. ئێمە وەکو باسمان کرد هیچ بەرهەمێکی خۆماڵی خۆمان نییە و گرنگی پێ نەدراوە و تا ئێستا ناتواندرێ ئێمە ئەو بەرهەمانەی کە لە دەرەوە دێ لە ناوەوە دروست کرێ و ئەو بەرهەمانەی ناوخۆشمان کە هەیە کەرتی کشت و کاڵ زۆر کاتیە کە پێگا لەو کاتەیە کە پێگا هەمووی بەیەکەوە لەو کاتەیە زۆرە و ساغ نابێتەوە. حکوومەت ئەبێ بە بازارکردنی بۆ بکە. حکوومەت چەند بەرنمەیەکەی ئەبوو ڕەچاوی کا پێش ئەوەی کەەوە ئەم بەرزونزمی دۆلاری دروست کردایە. ئەبوو بەهاتایە یەکەم کارخانەی استراتیجی و کەرتی کشت و کاڵگەتیمامی پێدا بەرهەممان ببوایە ئەنجا هەوڵی بدایە بە بازارکردنی ئەو بەرهەمە لە ناو و لە دەرەوە نەک بە شێوەیەکەوە بڕیارێک دەربکە کە دۆلار بەرز بکاتەوە دینار بشکێنێ ئەویش لەبەر بەرژەوەندی خۆی بۆیکەوە نەوت بە دۆلار ئەفرۆشێ و موچە بە دینار ئەیە بەس ئەو بەرژەوەندی تێعبیندرێ هیچ بەرژەوەندێکی تریدا نابیندرێ. بڕارەکە لە داهاتوودا دەتوانێت دۆخی ئابووری عێراق بەرەو باشتر بات چونکە لە پێناو ئەوەدا دراوە ینی ئەم بڕیارە خەڵک ئەبێ بە تەسحیە بەڵێ لەوانەیە بۆ خۆی سوودمەند بێ چونکە نەوت بە دۆلار ئەفرۆشێ موچەش بە دینارەیە هەر وەکو وڵاتانی دراوسێ لەوانەیە بتوانێ موچە بە جوانی بەڵام بە تەسحیەی هاوڵاتی و فەرمانبەر. باشە بڕیارەکە بە دوور و نزیک چی کاریگەریکی لەسەر ئابووری هەرێمی کوردستان دەبێت ینی ئێمە ئێستاش بەشێکی لە عێراق ئەو کاریگەری کە بەڕوونی بە دیاریکراوی لەسەر کەرتی ئابووری ئەمە دایدەنێت چییە؟ ئێمە وەکو هەرێمی کوردستان ئەو بڕیارانی کە عێراق دەریەکا بەڵێ ئێمە بەشێکین لە عێراق ئێمە ژەگرێتەوە بەڕاستی ئێمە بازارەکانی ئێمە زۆر خاوە بێتەوە زۆر کەمی پێوە دیارە بێ سستی پێوە دیارە بێ و لەگەڵ ئەوەشدا بازرگانانی ئێمە لێرەدا ناتوانن وەکو برەو بە بازارەکەیان بدەن چونکە ناتوان کاڵاکانیان زۆر زوو ساخت بکەنەوە و لەسەریان گرانە بێ و بە شێوەیەک کاری بازرگانی و جموزولی بازرگانی پاشەکشاکە و لەم حاڵەتەدا کە ئێستا بینین هیچ ئیسیقراریش نییە لە بازاریشمان بە شێوەیەکی بەرفراوان نییە بۆیە لە هەرێمی کوردستانیش بەو جموجولێ بازرگانی کە ئێمە ڕەچاومانە کردو و گەشتبوون بووین تایکەوە بەرەو پێشەوە بڕوە لەوانەیە نەتواندرێ گەشە بکە. بۆ چوونەکان زۆرن لەسەرم بابەتە یعنی کاریگەریەکە دەگاتە ئاستێک کە نرخی شمەک و کاڵاکان لە بازارەکانی ئەمە لەمە زیاتر گرانتر ببێت و باری سەرشانی وڵاتی قورستر بکات. ئەگەر حکوومەتی عێراق ئیستقرار بە پارەکە نەکە بە شێوەیەک جڕەوی ئەو پارەیە وەرنەگرێ بەرەو زیاد بڕوە ئێمە تەوەقوعەکەین شتومەک کە بە دۆلار ئەکردرێ و بە دینار ئەفرۆشرێتەوە تەبعاً بە دینار زیاترەکات. خۆی ینی سعرە دیاریکراوەکە چەندە ینی دەبێت چەند بێت لە ڕووی ئابووریەوە کە بۆ نرخی دیناردا بنێت بەرامبەر بە دۆلار لە ڕووی زانستی ئابووریەوە دەبێت چەند بێ بۆ ئەوەی هەم هاوڵاتی لەلایەک زەرمەند نەبێ و حکوومەتی عێراقی لانی کەم بتوانێت سوودێک لەم کێبڕکێ ئابووریە بکە کە ئێستا دەستی پێ کردووە. حکوومەت وەکو بەرنامەی یەکەم کە ئێستا دایناوە لای خۆی بە 145 جێگیری کردووە لە ناو بانکی مرکزی عێراقی
و بەڵام ئێستا کە بەرز و نزمەکە بەو شێوەیە دیناری عێراقی تا ڕادەیەک بەو شێوە کەم بۆتەوە بۆیە کەوا نەگەشتوێتە 145 و 145 زیاتر ئەگەر حکوومەتی عێراق بێ پارەی عێراقی تازە لێ بدات و بیخاتە بازاڕەوە دۆلار بەرەو زیاتری ژەڕوات. هەرێمی کوردستان بە تایبەتی ئەنجومەنی باڵای ئابووری هەرێم لە دۆخێکی لەم شێوەیەدا بۆ تا ئێستا کۆنەبووتەوە یعنی وەکو خۆتان بکو سەرمایه‌داران و ئەوەی کە لە نزیکەوە ئاگاداری ئەم دۆخەن هیچ پێشنیارێکتان هەبوو بۆم بابەتە بۆ حکوومەت؟ من بەڕاستی ئەنجومەنی باڵای ئابووری زۆر بە پێویست ئەزانم کە لەم باروزروفەی ئێستادا کۆبوونەوەی خۆی بە ئەنجام بگەیەنێ و بانگێشتی ئابووری ناس و بانگێشتی ڕێکخراوی ئابووری و ئەو کەسانەی کەوا زیاتر ئەتوانن ئەم باروزروفە زیاتر شی بکەنەوە لە ئەنجومەنەکە ئامادە بن و پرس و ڕابیان پێ بکرێ و ڕاوبۆچوونیان وەربژیرێ و بتواندرێ ئەنجومەنی باڵای ئابووری و ئەنجومەنی باڵای وەبەرهێنان هەردووکیان بتوانێت لە مانگێکا 2 جار کۆ ببنەوە زیاتر دراسە و شیکاری ئەم باروزروفەی ئێستا بکەن چونکە زۆر پێویست. پێشنیارەکانی ئەوەکو ئابووری ناسێک چییە بۆ ئەنجومەنی باڵای هەرێم دەبێت چی بکات یعنی ئەو ڕێگە چارانە کامانەیە لایانی کەم دەبێت بگرێتە بەر بۆ کەمکردنەوەی ئەو شارە ئابووری کە ئێستا ڕوبەڕوویمە بۆتەوە؟ ئەنجومەنی باڵای ئابووری پێویستە کە لەم کاتەدا چەند ڕێگەیەک بگرێتە بەر ئەوەی کەوا هەیە بتوانێت گرنگی بدا بە مەرزەکانی خۆمان هەرێمی کوردستان و زیاتر چاکسازی گەوری تیا بکات و بتواندرێ دڵنەوایی هاوردەکاران بداتەوە و کۆمپانیا گواسراوەکانی کەوا کاڵا لە دەرەوە دێنن زیاتر دڵنەوەیان بداتەوە بۆی کەوا بتوانن لە مەرزەکانی خۆمانە کار بکەن چونکە ئێستا زۆربەی و ئەگەر بڵێم هەمووی ئێستا ڕویان کردوتە بەسڕە لە گومرگی بەشی شیمالیەکەی بەسڕە لەوێ کاڵاکانیان دێنن هەموو پارە گومرگەکە بۆ حکوومەتی عێراقەچێ ئەگەر هاتو حکوومەتی هەرێمی کوردستان لەگەڵ شارەزایان و خاوەن پسپۆڕ و کۆمپانیاکان دانیشتێکی بە ئەنجام بگەیەنێ و ئەتوانێ ئەو سەرنجی ئەو کۆمپانیا گواسراوانە و ئەو کۆمپانیانی کەوا لە وڵاتانەوە شت دێنە ناو عێراق و هەرێمی کوردستان بتوانن بێنەوە مەرزەکانی خۆمان لێرەیە ئەتوانی ئەو سوود و قازانجە بۆ حکوومەت هەرێمی کوردستان بگەڕێتەوە حکوومەتی هەرێمی کوردستان زیاتر ئەتوانێ دەستکەوتێکی باشی ببێت بۆ ئەوەی کەوا بتوانێ بۆ موچەخۆران دابینی بکات و لەگەڵ ئەوەشدا ئەبێ ڕێوشۆنێکدا بنێ بۆ ئەو کۆمپانیانەی کەوا کاڵا ئەگوازنەوە تاکو بتوانن ئەوان لێرەوە کارەکانیان زیاتر بە ئەنجام بگەێنن. ژنگەی ئابووری و سەرمایه‌گوزاری ئێمە بای ئەوەیە بۆ نمونە کە ئەم سەرمایه‌دارە و بازرگانانی کە بەڕێزت وەکو لە ناوەڕاست و خواری عێراق ینی ئاماژە پێ دەکەیت ینی چۆنەوەی تمەحگیر بێن بۆ ئەوی کە سەرمایەکان لێرە بەگەڕ بخەن ینی ژینگەکە بای ئەوەیە ئەوان بێن ئەم تاراتێنە بازرگانی ئابووری لێرە بکەن؟ بەڵێ ئەتواندرێ حکوومەت لەگەڵ کردی تایبەت بە تایبەتی کۆمپانیا هاوردەکەرەکان ئەتوانێ بە شێوەیەکی ڕاستە و خۆ و هاوکاریان بکە هەندێشتی ڕۆتینیاتی ناپەسند هەیە لە ناو مەرزەکانە هەم لە ئیبراهیم خەلیل هەم لە باشماخ لە حاجی ئۆمەران لە سەیرانبەن و لە پەروێزخان ئەتوانێ بە شێوەیەکی ڕێکوپێک دای بڕێژێ و مؤسساتی بە شێوەیەکی ڕێکوپێک بێ و بتوانێت کە کۆمپانیاکان باجیشیان لێوەربژیرێ بەڵام بە شێوەیەک کەوا ڕەسمی بێ و نەکخوازەڵا هەر کەسە و لەوێ هەڵەستێ لە مەرزەکە لە ڕێگەوبان بۆ خۆی ئەکەوێتە ڕوودکردنەوەی ئەو بازرگانانە چونکە بەڕاستی شتێکی زۆر زۆر نابەجێ ئەگەر بیان دوێنی بازرگانەکان من ماوەیە لەمە پێش لەگەڵیان دانیشتم یعنی زۆرترین سکاڵایان هەیە لەسەر ئەوەی کەوا ئەو ڕۆتینیاتەی لە مەرزەکانی هەرێمی کوردستان هەیە لە مەرزی بەسرە نییە لەوێ ئیشەکانیان زۆر بە ئاسانی ئەڕوا بەڕێوە بەڕێک و پێکی بەڕێز و تەقدیرەوە بۆیە هەمویان ڕویان کردوتە ئەوێ هەمویان لەسەر ئەو ڕەئەن ئەگەر هاتوو حکوومەتی هەرێمی کوردستان بتوانێت هاوکاریان بێ و شێوەیەک ئەو ڕۆتینیاتانە نەمێنێ بەڕاستی پێیان خۆشە بێنەوە هەرێمی کوردستان لێرە مەرزەکەی خۆمان چونکە کاڵاکانیان بە زووترین کادەگاتە دەستیان. باشە ئێستا دۆخی بازارەکانی ئێمە لە ڕووی بوونی خۆراکی پێویست و شمەک و کاڵا کۆگاکانی ئێمە چوونە ئەگەر ئەم دۆخە بەم شێوەیە بەردەوام بێت یعنی مەترسی ئەوە نییە کە بابەتە خۆراکیەکان لە بازارەکانی ئێمە کەم بێتەوە بۆ ئەمە ینی ئەوە هیچ احتیاجێکی ئابووریتان خستووە و ئەمە دەکاتە ئەوەی کە بڵین ئەوەی لێ بخێنرێتەوە لە داهاتوودا شتەکان لەمە زیاتر یان نرخیان بەرز بێتەوە هاوڵاتی نەترسێ لەمە؟
هاوڵاتی لە هیچ شێوەیەک نەترسێت لەوەی کەوا کەمی کاڵا لە کوردستاندا دەبێت بە هیچ شێوەیەک نابێ بازرگانان هەوڵەدەن بەڵام ئەگەر هاتوو زیاتر ئیستقرار بێ دۆلارەکە لەوانەیە بازارەکان زیاتر بتواندرێ زیاتر بەرفراوانترە بێت و کاڵای زۆرتریشی لێ بێ چونکە بازرگانەکە سەری لێ دەرەکە ئەتوانێت ئەو کاڵایە بە شێوەیەک بێنێ کەوا بتوانێت دڵنیا بێ لەوەی کە بەرز و نزمی لە دۆلارە نابێت باشە ئەو نرخێکی ئێستا لە بازارەکان ینی وەکو بابەتی هەندێک کاڵا و شمەک دیاری کراوە بەراورد بە ڕابردوو لە سەدا چەندی چۆتە سەر ئەگەر بە ڕێژە پێم بڵیت ئەگەر بە پێی کاڵایە بە پێی دۆلارەکە هاتووە هەنێک لە سادا هەنێک لە 125 هەنێک لە 130 هەنێک لە 140 مە ئەندوازەی ئەو کاڵایە ئەو دۆلارێکەوە هاتووە ئەو نرخەی چۆتە سەر ئەمە ڕێگە پێدراوە ینی بۆ بازرگانیان ئەمە بکەن ناتواندرێ محاسبەیان بکرێت چونکە ئەوان بە دۆلار کڕیوانەوە دۆلار قەرزانە بەستی پرسیارەکەم لەو بیانی قسەیەکە بوو بۆی کە لیژنەکانی قایمێت وە لە تەواوی پارێزگاکان ینی چاودێریکی چڕی بازارەکان دەکەن بۆی کە نرخ لانی کەم لە جێگەی خۆی دامێنێتەوە و ئەگەریش بەرز بێتەوە تەنها چەند دینارێکی کەم بێت ینی توانراوە ئەمە بکرێت چاودێری بازرگانی بۆی هەیە کەوا چاودێری بازار بکات بەڵام لەم کاتەشدا ئێمە قسەمان لەگەڵا کردوون ئەڵێ لەبەر ئەوەی کەوا ئیستقرار نییە هیچ سەر لە دۆلار دەرناکرێت تا ڕادەیەک لێپرسینەوە بەو شێوە نیە بەڵام ئەوەش ئەوە نییە کەوا ڕێگە بدرێشت گران ببێ نەخێر لە هەر بە زووترین کات لەم مەسافەیەکەوە ئیستقرار ببێ بە شێوەیەک چاودێری بازارەکرێەوە ئێستاش چاودێریە کرێکەوە کەسانێک هەلپەرز نەبن بخواان لە خۆیانەوە بەرزیکەنەوە بەڵام بە پێی ڕۆژکەوە بەرزە بێتەوە چاوپۆشیە کرێ لەو بازرگانانەی کەوا دۆلار قەرزارن بۆ ئەوی کەوا بتوانن کاڵاکانیان سەخت بکەنەوە کاریگەری ئەم دابەزینە لەسەر بابەتی وەبەرهێنان و خانوبەرە چییە ئەنی ڕەنگە ئەوانی ژێک من لەو سێکتەر ودا مەزراوانی کە لانی کەم خۆیان نەتوانن خۆیان بە دوور بگرن لەم گوشارە ئابوووریە کاریگەرێکە بە چی شێوازێک دەبێت ئەگەر پێم بڵیت دابەزینی بەهای دینار کاریگەری لەسەر هەموو سێکتەرەکان هەیە لەسەر بۆ بەرهێنانی شەیەتی ئەوەش ئەگەڕێتەوە بۆ ئەوەی کە بۆ بەرهێنەر کاتێک ئەو مەوادانە بەکاردێنێ وەکو شیش وەکو ئەلەمنیۆمات وەکو ئەو هەر پێداویستێکی بیناسازی بێ کە بەکاری دێنێ بە دۆلارە کردرێ لە دەرەوەی وڵات و بە دۆلاریش ئەمیش وەریەگرێ بۆیە لەسەر ئەوانیش گران وەستاوە ئاست و قەبارەی زیانەکە دەگاتە ئاستێک بۆ نمونونەکە و بەرهێنەرێک ناچار بە پاشەکشی لە پرۆژەکەی بکە بە تایبەتی ئەوانەی کە بۆ نمونە تازە دەستیان کردو بە پرۆژێکی وەبەرهێنان ئێمە بە جیاوازی وەبەرهێنان و بەڵێندەرایەتی جیا بکەینەوە بەڵێندەرایەتی ئەوەیە کەوا لەگەڵ حکوومەتە عەقدێکی کردبێ بە پارەیەک بێ بەوە تەواویکە ئەگەر تەواوی نەکا لێی وەرناگرن و ئەکەوێتە زەرەرۆمەندێکی گەورەوە ئەو کاتە بەڵێندەر ئەگەر مەکتەبێکی گرتبێ یان خستەخانەیەکی گرتبێ بە نرخێک ئێستا بە دۆلار شتەکاکرێ و لەسەری گرانە بێ بەڵام وەبەرهێنەر مڵکەکەی وەرگرتووە ئەو دروستێکە واتە وەکو کاڵایی وەبەرهێنە ئەو کاڵا هاوردەکردن وایە شوقەکە دروستەکە ئەگەر هاتوچەنی لەسەر بوو ئەو بە گرانتری فرۆشی زەرەرۆمەند نەبێ هاوڵاتی زەرەرۆمەند دەبێت ڕاستە ئەو پێشات و ئابووری و تەحەدیانی کە دەگونجێ لە ساڵی 2021 ڕوبەڕووی ئابووری هەرێمی کوردستان بێتەوە چۆن دەبێت یعنی ئۆکۆی کە ئێوە حتمما ئاگادارن پێشنیارە چییە ینی دەبێت بازرگانانی ئێمە سەرمایه‌داران چۆن مامەڵە بکەن لەگەڵ ئەم دۆخەی کە دروست بووە ئابووری ئێمە بەرەو باشتر دەڕایە خول لەمە خراپتر دەبێت بەگشتی هەموو جیهان ئەم کۆرۆنا بەڕاستی پاشەکشەی ئابووری بە هەموو دنیا کردووە باشە بەڵام ئەگەر هاتوو ئەو ڤاکسینە دۆزرا بێتەوە بتواندرێت چارەسەرێک بدۆزرێتەوە و ئەو کۆرۆنایە نەمێنێ و یاخود کۆرۆنای تازە دروست نەبێتەوە ئەوە ئەتواندرێ ئابووری هەموو هەرێمی کوردستان و ئابووری عێراق و ئابووری دنیا بەرەو پێشبوون بڕوا ئەویش بەوەی کەوا ئەتواندرێ بازرگاران هاتوچۆ بکەن لەگەڵ وڵاتانە سەردانی کارخانەکان بکەن چکەوە ماوەی ساڵێکە بازرگانەکان ناتوانن بۆ زۆر وڵات سەردان بکەن بە تایبەتی ئەو وڵاتەی سین کەوا کاڵای زۆرترین لێدێ بۆیە نەتواندراوە ئێستاش سەردان بکەن و بتوانن کارەکانیان بەرەو پێشەوە بەرن ئەگەر هەر ئەو کۆرۆنایە زیاد بکات و نەوەی نوێی لێ دروست ببێ لەوانەیە هەروکو ئەم ساڵ خراپ بێ بەڵام بەرچاوڕوونیەکان ئەوەیە کەوا ڤاکسینەکان دروست بووە پیا بووە و بەرەو باشبوونە ڕوا کۆرۆناش لە ناوچەکانە بە پێشبینی ئێمە
ئابووری ئینشاءڵڵا 2021 وەکو 2020 نابێت لەوانەیە بتواندرێ زیاتر بازرگانان گرنگی بدەن بە کاڵاکانیان و هاوردەکردنی کاڵا زیاتر ببێت و ئابووریش بەرەو پێشەوە بڕوە. ڕەنگە بۆم بابەتە کاک شێخ ینی زۆربەی هاوڵاتیان چاوێن لەسەر ڕێکەوتنی حکوومەتی عێراق و هەرێم بێت بە دوور و نزیکی بابەتی ڕێکەوتنی حکوومەتی عێراق و هەرێمی کوردستان لەسەر بابەتی نادنی شایستە دەرایەکانی فەرمانبەران چی پەیوەندێکی بە دۆخی ئابووری ئەمەوە دەبێت؟ ئەگەر حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی عێراق ڕێ بکەون ئەوە تا ڕادەیەک ئێمە ئەتوانین زیاتر گەشەی ئابووری بکرێ و موچە خۆرانیش تەبعاً کارەکانیان بۆ بەجێ گەیەندرێ ئەوە بتواندرێ حکوومەتێکی گەورە لە نێوبەی نابێبووی کە هیچ کاتێک حکوومەتی عێراق نتوانێت فێڵێ بکایان هەرێمی کوردستان پاشە کشە بکە بۆیە لەو حاڵەتانەیە ئێمە ئەبینین ڕێکەوتن تا ڕادەیەک زۆر باشە بەڵام هەمووی بە ئەندازەی خۆی بەوەی کەوا قەبارەی هەرێمی کوردستان وەکو خۆی بێ و عێراق بە شێوەیەکەوە لە ئاستی خۆی دابێ هەرێمی کوردستان لە ئاستێکی خۆی دابێ بتواندرێ کار بکرێ ڕێکەوتن لە هەموو کاتێک بە پێشترەزانانی دوایین پرسیار لە ئەگەری لە گریمانەی ئەگەری ڕێکنەکەوتی نێوان هەردوولا دۆخی ئابووری ئێمە بابەتی کشت و کاڵ و سەرمایه‌گوزاری ئێمە دەتوانێت ئەو فەراغە بڕکاتەوە بۆ حکوومەتی هەرێم کە لە بابەتی موچە بۆی دروست دەبێت؟ لە کاتی ڕێنەکەوتنیدا لا سامەحەڵڵا ئەگەر ڕێنەکەون حکوومەتی هەرێمی کوردستان ئەبێ بتوانێ بژاردەی زۆر ڕەچاو بکە بە تایبەتی بژاردەیەک کە بتوانێ لەم دۆخە تێپەڕێ و بە شێوەیەکی بەرفراوان ئەو دەستکەوتی ئەو دەستکەوتەی کەوا مانگانە ئەیبێ بە شێوەیەکی ڕێکوپێکێتە بەدەستی گرنگی بدا بە مەرزەکان چونکە داهاتی ناوخۆیی زۆر گرنگە وەکو باسیشم کرد ئەبێ بێت ئاشبوونەوەی بازرگانان و هاوردەکاران لە هەرێمی کوردستان یەکەم مەرحەلە دەست پێ بکە بۆی بێن کاڵاکانیان لە مەرزەکانی خۆمان هاوردە بکەن لە بەسڕەوە هاوردەی نەکەن بۆیە ئەمە یەکەم قۆناغی دووەمیش ئەوەیەکەوە بتواندرێ بە شێوەیەکی ڕاستەوخۆ گرنگی بدا بە کەرتی کشت و کاڵ چونکە گەردی کشت و کاڵ زۆر گرنگە ئێمە ئەتوانین کاڵاکانی کشت و کاڵ و بەرهەمە خۆماڵەکانی خۆمان وەکو یەکێتی هاونکاران بتوانین بە بەزارکردنی بدەین لە دەرەوەی وڵات چونکە ئەم ساڵتوانیمان زیاتر لە 80 تەن هەنار بنێرین بۆ بەریتانیا ئەگەر زیاتریش ببێ زیاتریشمانە نار بەڵام بەداخەوە ئەوەندەی تیا نەبوو تا بتوانین هەنار دەیکەین بۆیە گرنگیدان بە کەرتی کشت و کاڵ زۆر گرنگە چونکە ئێمە بتوانین کەوا بەڕاستی بە شێوەیەکی بەرفراوان کاری لەسەر بکەین و کەرتی پیشەسازیش زۆر پێویستە کاری لەسەر بکە حکوومەتی هەرێمی کوردستان بۆی بتوانێت کارخانەی استراتیجی بەرهەمی خۆماڵی خۆمان هەبێ واتە ئێمە بێجگە لە نەوت با هەوڵ بین کەوا بەرهەمی خۆماڵی خۆمان لە کەرتی کشت و کاڵ لە کەرتی پیشەسازی زیاتر بەرەو بەرهەم بهێنین. لەما یەک خولەکدا پێم بڵێت هەموو ئەمانەی کە باست کرد کەی هاوڵاتیانی ئێمە چاوەڕێی ئەنجامەکەی بکەن ئەمە لە کاتێکدا بۆ ئەوەی کەوا بتوانین ئێمە هاوڵاتیان چاوەڕێ ئەمە بن حکوومەت پێویستە بە قەرارێکی حەسمی لە ئەنجومەنی باڵای ئابووری بتوانێ بە شێوەیەکی بەرفراوان ئەو بڕیارە دەربکە و تەطبیقی بکات. زۆر سپاس بۆ بەڕێز شێخ مستەفا شێخ عەبدوڕەحمان سەرۆکی یەکێتی هاوردە و ناردنکارانی هەرێمی کوردستان سپاس بۆ ئامادەبوونت. سپاس بۆ ئێوەی بەڕێزیش بەخێر بێت زۆر سپاس. بینەرانی بەڕێز و خۆشەویستاتەوەرێکی دیکە و بەرنامەیەکی دیکە بە هیوای تەندروستێکی باش بۆ هەموو لایەک.